ئەنجا سەیریکەن برایان و بەڕێز و خوشکانی عەزیز، ئەگەر بێت و ئاوا بەم نەزرێ تەماشای قورئان بکەین کە لەم زنجیرە دەرسەیە ئاوا ئەڕوانینە سەر ڕەوانبێژی قورئان و وێناکردنی قورئان و ئەوەی لە مێشکمانە ئەیچەسپێنێ، بزانە چەند ئەگەینە قازان، چۆن پێناسەی حەقیقەتی گەردوون و ژیان و ئینسانمان بەردەستەکە، چۆن ئەو کاتە ئەزانین خالق چییە و صفەتی خالق چییە، مەخلوق چییە و ئەرکی مەخلوق چییە. ئەنجا ئەو کاتە نێوانی عابد و مەعبود ئەزانی، نێوانی خالق و مەخلوق ئەزانی. ئەو کاتە ئەزانی کە خوای پەروەردگار شەریکی بۆ نییە لە هیچ صفەتێک، بە هیچ ڕادەیەک، بە هیچ بڕێک، بە هیچ کلۆجێک، بە هیچ شێوەیەک ممکن نییە شەریک بۆ خوای پەروەردگار دابنی، چونکە خوای پەروەردگار لەیسە کەمیثلیه شەی، هیچ شتێک بە هیچ ڕادەیەک، بە هیچ بڕێک، بە هیچ شێوازێک، بە هیچ چۆنێتیەک لە خوای پەروەردگار ناچێت. نابێ بکەویتە ئەو شرکە و لئین ئەشرەکتە لەیەحبەطەنە عەمەلوک، ئەگەر شەریک بۆ خوا بڕیار بدەی لە تەسەووری اعتیقادی، لە ناسین، لە شەعائیری تەعەبودی، دروشمەکانی پەرستن، ئەوەی بە دڵەکرێن وەکو تەقواکاری و تەوەکل و ئومێد بەستن بە خوای گەورە، یان لەوەی بە زمانەکرێن وەکو شوکرانە بژێری تۆ بیکەی بە کوفرانە بژێری، ئەوەی بە ئەندامانی لەشەکرێ کە تۆ سوجدە بۆ خوا بەی، تەوافی دەوری کەعباکەی، بەڵام تۆ سوجدە بۆ عەبدێکی، بۆ مەخلوقێکە بەی، بۆ قەبرێکە بەی، بۆ سەرۆک حیزبێکە بەی، بۆ ئاڵایەکە بەی، بۆ پارچە پەڕۆیەکە بەی، ئەمە شرکەکەیە لە عەبودیەتەکە. تۆ مەئموری بەوەی کە تەوافی دەوری کەعبە بکەیت و هاتووی بە دەوری قەبرێکە ئاگەڕێی، بە دەوری قەبرێکە، قەبری موشریکە، قەبری کافرێک، با قەبری ئەولیایەکیش بێ کە تۆ هەر بۆ جائیز نییە ئەم شرکە بۆکەی، لئین ئەشرەکتە لەیەحبەطەنە عەمەلوک. ئەگەر شرکت بۆ خوای پەروەردگار بڕیاردا هەموو ئیشەکەت پوچەڵە بێت، هەموو ئیشەکەت پوچەڵە بێت. ئەنجا لەیەحبەطەنە لامی تەوکید و نونی تەوکیدی ثەقیلە لەسەر فعلێکە یەحبەطەنە. حبوطیش بریتیە لەوەی کە مانگا ئەڕوا، جا ئەخوا، جۆرێک جا ئەخوا دوای باکە پێی ئاوسێ، کە کابرای خاوەن یا شوانەکە تەماشایەکە و ئاوسا و قەڵە و دیارە زۆری پێخۆشە، بەڵام ئەمە حبوطە، ئەمە وەختە گەزانی ئەمە لێ بێ بە نەخۆشی و ئەشی فەوتێنێ. تۆ وا ئەزانی عیبادەتت کردووە، بەڵام عیبادەتەکانی ڕابردوو شتی خواردووە، لەیەحبەطەنە عەمەلوک، کردەوەکانی پێشوشت دەسرێتەوە. ئەوە دێنە سەر دراسەکردنی قورئانی پیرۆز لەم ڕوانگەیەوە کە هەموو شتێکی بریتیە لە ڕاستیە ڕەهاکان کە سنووریان نییە، هەمووی حەقیقەتی مطلقە، چونکە فەرمایشتی خوای پەروەردگارە. خوای گەورە ئێمەشوێوەش سەلامەت سەرکەوتوو بکە بۆ تێگەیشتن لە دینەکە. خوای گەورە یارمەتی دەرمان بێ بە نووری ئەم قورئانە بەرچاومان ڕۆشن کە، فرقانمان بدات. یا ئەیها الذین ئامنوا إن تتقوا الله یجعل لكم فرقانا، فرقانمان بداتێ بۆی بتوانین حق و باطل لە یەکتر جاکەینەوە، چەوت و ڕاست لە یەکتر جاکەین و بتوانین ڕێگای ڕاست بگرینە بەر. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.